دونالد ترامپ دبیجا او بگونه ji 34 تومتên dadgeha New Yorkê duh li dijî wî ragihandîn. Baweriya Kurdan çiye li hember helbijartinên çardeyê Gulanê li Tirkiya û li devera her Simborga Virginia bi sedan Kurd li ser iftarê gihane hev. دم باش و بخیر هاتن کرد کنکشن جدنگی امریکا لواشنطن. سروکی بری امریکا دونالد ترامپ دو ایواری ج نیویورک وگریا مالاخوا لمارا لا گل فلوریدا و گوتارک جبو صدان پشتوانین خوا خوان چند دمجمیران پشتی لدادگاه منهاتن آماده بوی گوتی کو او بی گنها ج 34 تومتین کو سردوزگری گشتی لدیجیوی اشکره کرین. پرانیا وان تومتان گریدای برتیلاوی بو کودابو جبو بدنکرنا خانمکا فیلم سکسی لدمی هلبجاتین سروکاتیا 2016 لگوتارا خوا دا ترامپ رخنا لدادوار و دوزگری گشتی گرتن اگرچی وان بری وی بدمکی به چند ساعتان هشداری دابو جگوتار آزراندن و نحزیه. سبارت تومتین کو دادگاهی لدیجی وی دو اشکره کرین ترامپ گوت من قد باور ندکر کو تشتک بوی رنگی لامریکا رو بده. اف دو زاز سخته بمبستا دست وردانه ده هلبجاترین 2024 دا و دویتن او دوز ورا پوچ کرن. ده برسفا راگهاندنا یک بی یک ج 34 توانن لدیجی خواج آلی دوزگری دادگاه منهاتن آن نیویورک و دوهی دوشنبه سروکی بری امریکا دونالد ترامپ گوت او بی گناها لهمبر توایا وان تومتانوی هر وسط دفعاوت مبستن لپش نیازا دادوری گشتی یه نیویورکی. دانالد ترامپ خوی رادستی دادگای منهاتن کرد لشاری نیویورک و لویج نکولی کرد لوتومتانی روبروی کرانوا که سبارت به تیوگلانی بون لرفتاری نادرستی سیکسی لری سختکاری و لتوماری کارداریکان دا تا او پارانه بشاریت و کدراو بو کسانی گناباریان کردوا لوانا خانما اکتریچی فلیمی سیکسی. 34 false statements. 34 راگەندراوی ساختەکراون بۆ پەردەپۆشکردنی تاوانی تر ئەمانە لە وەستانی نیویۆرک بە تاواندا دەنرێن جاتو هەر کەسێک بیست. لەنگرانی ترامپ هاوکاتی چوونە نیویۆرک و گەڕانەوەیشی بۆ ئەستانی فلۆریدا پێشوازیەکی گەرم و گوڕیان لێکرد. لە ماڵەکەی خۆی لە مارلاگۆ وتارێکی تەلەڤیزیۆنی پێشکەش کرد و جەختی کردەوە لەوەی دادپارێزی نیویۆرک لە ڕووی سیاسیەوە هاندراوە. دادپارێزێکی شکستخواری ناوچەیەک سەرۆکێکی پێشووی ئەمریکا گوناهبار دەکات کاما یەکەمین جارە لە مێژوو شتێکی وهابوو بێت کە لەسەر بنەمایەکیش کە هەموو یاساناسان و شیکەرەوە یاساکان دەڵێن هیچ نییە هیچ تاوانێک نەکراوە. دەستەی سوێنخۆران دەنجانداوە لەسەر تۆمەتبارکردنی دانالد ترامپ شیکەرەوە لەو بڕوایەدان ئەو هێرشانەی ترامپ دەیانکاتە سەر پرۆسە یاساییەکە تەنها کاردانەوەیە. ئەم دادگاییکردنە بەردەوام دەبێت لەسەر بنچینەی ڕاستیەکان و یاساش. پێم وانە ئەو ژوورە کاردانەوانە یارمەتی بدەن لە ناوگەلی ئەمریکادا چونکە زۆربەی ئەمریکایەکان دەیانەوێت ئەم پرۆسە یاساییە بە تەواوەتی و بەڕەوایی بەڕێوە بچێت تەنانەت لەگەڵ سەرۆکێکی پێشوشدا. ئەو خەڵکەی لە دەرەوەی دادگاکەی مانهاتن وەستا بوون دابەش بوون. من پشتیوانی لە دۆنالد ترامپ سەرۆکی خۆم دەکەم مەزنترین سەرۆکە لە مێژووی ئەمریکا لەوانەیە باشترین سەرۆکی سەر ئەم زەمینەش بێت. دژەبەرەکانی ترامپیش ڕایەکی جیاوازیان هەیە. کابرایەکی فێڵبازە خەڵکێکی زۆری پێڵ خەڵەتاون بەڵام خەڵکی نیویۆرکی پێ هەڵ ناخەڵەتێندرێت هیوادارم خەڵک ئەو ڕاستیە ببینن. دانالد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ڕوبەڕووی گونابارکردنێکی بێپێشینە دەبێتەوە لە کاتێکدا هێشتاش لە پێشەنگدایە بۆ بوون بە کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردنەکەی ساڵی داهاتووی سەرۆکایەتی ئەمریکا. وا بڕیارە ڕۆژی 4 مانگی 12 ئەم ساڵ ترامپ بگەڕێتەوە منهاتن و پرۆسەی دادگاییکردنەکەشی لە مانگی یەکی داهاتوودا واتە لە ساڵی هەڵبژاردندا دەست پێ بکات. هەر لە ئەمریکا دەمینین و گەردەڵوری کوشندە لە کۆتایی ئەم هەفتەدا چەند ویلایەتی باشوور و ناوەڕاستی ڕۆژئاوای ئەمریکا گرتووە. دەسەڵاتدارانش دەڵێن لایەنی کەم 30 کەس مردوون دوای ئەوەی کە زریانەکان زیانی بە باڵەخانە خانوو و ئۆتۆمبیلی گەیاند.
ئەمە گرتە ڤیددیۆیەکی هاتنی گەردەلوولێکە کە بە مۆبایل گیراوە. ئەوە یەکێکە لەو دەیان گەردەلوولەی لە کۆتایی هەفتەدا ئەمریکایی گرتەوە. دەسەڵاتداران مەزەندە دەکەن وێرانکاریەکە 11 ویلایەتی باشوور و ناوەڕاستی ڕۆژئاوایی گرتوتەوە و گەردەلوولەکان سەربانی بیناکانی هەڵوەشاندووە و تەواوی ناوچەکانی تەختی زەوی کردووە و ئۆتۆمبیلەکانی بە ئاسماندا بردووە. گەردەلوولەکە زیانی بە شانۆی ئەپۆلۆ لە ناوچەی بێلڤەدیر لە ئێلینۆی گەیاندووە و بەشێکی سەربانەکەی داڕماندووەتە خوارەوە و برینداربوونی بەدەیان کەسی لێکەوتوتەوە و هەروەها کەسێکیش گیانی لەدەستداوە. دەسەڵاتداران لە لیتل ڕۆک لە ئارکەنسۆ هەواڵی چەند گیان لەدەستدانێکیان ڕاگەیاند و هەروەها برینداربوونی پتر لە 20 کەسیش کە هەندێکیان بە سەختی بریندار بوون. ئێمە بە خێرایی بەهانایە ئۆتۆمبیلانەوە چوین کە گەردەلوولەکە وەریگەڕاندبوون و بەهانای ناوچەکانی نیشتەجێبوونی هاوڵاتیانەوە چوین ئەوانەی کە وێران بووبوون. هەروەها بازاڕ و شوێنە بازرگانەکانیش هەروەها بۆ لابردنی ئەو درەختانی کە کەوتبوون و هێڵەکانی کارەبا و بۆریە تەقیوەکانی گاز دەست بەکار بووین. ویلایەتی ئەرکەنسۆ یەکێکە بەلای کەم لە 4 ویلایەت کە بەهۆی زریانەکەوە چەندان حاڵەتی مردنیان تۆمار کردووە. فرمانڕەوایانی ئەرکەنسۆ و ئێلینۆی و ئیندیانا و هەروەها ئایەوە لە بەیانی ڕۆژی یەکشەمەوە حاڵەتی تەنگەتاوی یان کارەساتی سروشتیان ڕاگەیاند بۆ ئەوەی ڕێگەکانی بەهۆی دار و پەردووی شوێنە داڕماوەکانەوە پاک بکەنەوە هەتا بتوانن یارمەتی ئەو ناوچانە بدەن کە وێران بوون. ئێوە ئەم جۆرە سیستەمە بە هێزەی زریانتان هەیە ئەوە یاریدەدەرە بۆ یەخستنی ئەو دوو پێکاتەیە. ئەم پێکاتانە هەمیشە بەو شێوە کاریگەرە پێکەوە یەک ناگرن. بەداخەوە ئەو هۆکارانە تەنها ئەم جارەیان بەو جوورە بووە. ئەمە کاتێکی زۆر لەبارە لە ساڵدا بۆ ئەوەی ئەوە ڕوو بدات. ئاژانسی نیشتیمانی کەش و هەوا دەڵێت بەلای کەم یەک گەردەلوول ئەوەی ئارکەنسۆی لە ئەمریکا گرتەوە خێرایی بایەکەی گەیشتە نزیکەی 265 کیلۆمەتر لە یەک کاتژمێردا. سەرباری گیان لەدەستدان و کاولکردنی خانوبەرە بە سەدان هەزار کەس بێکارەبان. برنامه هفت رنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه. زۆربەی ئەو سکاڵا یاسایانەی لەسەر کەرتی نەوتی هەرێمی کوردستانی عێراق لە دادگان نێو خۆی و نێو دەوڵەتیەکان تۆمار کراون بە زیانی هەرێمی کوردستان کۆتایی پێهێنراوە تا دوجارش سکاڵا یاسایی بووە هۆی ڕاگررتنی نەوتی هەرێم. پەیامنەری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لە کەرکووک بۆ چۆنی چەند کەسێکی وەرگرتووە. زۆربەی ئەو سکاڵا یاسایانەی لەسەر کەرتی نەوتی و ئابووری هەرێم لە دادگا نێودەوڵەتی و نێوخۆیەکان تۆمار کراون بە زیانی هەرێم و لە بەرژەوەندی عێراق کۆتاییان پێهێنراوە. تا دوجار سکاڵای یاسایی بووە هۆی ڕاگررتنی نەوتی هەرێم و گەڕانەوە بۆ بەغدا. خۆی هەموو ئەو گرێبەستانەی کراوە لە زروفێکی تایبەتە کراوە کە هەم عێراق بودجێ هەرێمی کوردستانی ڕاگرتووە، هەم هەرێمی کوردستان لە شەڕ بووە لەگەڵ تیرۆریستانی داعش، هەم یاسای نێودەوڵەتی مامەڵە لەگەڵ دەوڵەتاکە. یاسای نێودەوڵەتی کە دەرچووە لەسەر بنەمای دەوڵەتەکان دەرچووە، لەسەر بنەمای هەرێمەکان دەرنەچووە. بۆیە کە شتێک ئەکەوێتە لایەنی یاساییوە، یاسای نێودەوڵەتی زیاتر حەق بە دەوڵەتە دانەک بە هەرێمەکان. لە ساڵی 2014 کاتێک کەشتیەک نەوتی هەرێم گەێنرایە ئەمریکا، پارێزەری وەزارەتی نەوتی عێراق سکاڵای تۆمار کرد و کەشتیەکە بە ناچاری گەڕێنرایەوە. لە ساڵی 2017 هەرێم سکاڵایەکی لە بەرامبەر کۆمپانیای دانەغاز دۆڕاند و ناچار کرا بە قەرەبووکردنەوەی کۆمپانیاکە بە 2 ملیار و 200 میلیۆن دلار. لە مانگی 2 ساڵی ڕابردووش دادگای فیدراڵی عێراق بڕیاری لەسەر نایاسایی بوون و نادەستوری بوونی کەرتی نەوتی هەرێمدا. دۆڕانەکانی هەرێم بەردەوامیان هەبوو. لە مانگی یەکی ئەم ساڵیش سکاڵایەکی عێراق لەسەر تورکیا لە دادگای ناوبژوانی پاریس لەسەر نەوتی هەرێم بە یەکجاری نەوتەکەی ڕاگرت. جیاواز لەو سکاڵایانەی لەسەر هەرێم تۆمار کراون، چەندین سکاڵایتر لەسەر هەرێم هێشتا لە دادگاکان ماون، وەکو سکاڵای کۆمپانیای گەنەڵ ئێنێرژی کە لە دادگای لەندەنە.
هەموو دەوڵەتە فیدراڵیەکان لە ڕاستیە چەنە فیدراڵیەتە چەنێ پێدانی دەسەڵاتە گشتەکانیان یەک و تەشریع و تەنفیزی و قەزایی، بەڵام ناتوان گرێبەستێک ئیمزا بکەن کە ئەنسووری ئەجنەبی و ڕەگەزی بەیانی تێدا بێ. هەرچەندە سکاڵای یاسایی بووە هۆی ڕاگررتنی نەوتی هەرێم کە پێشتر سربەخۆیانە و بێ ڕەزامەندی عراق نەوتەکەی دەفرۆشت، بەڵام پێشبینی دەکرێت سکاڵا یاساییەکانی تر گرفتی تریان بەدواوە بێت. بێگومان فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان سەروەری یاسایی نەبووە لە ئاستی نێودەوڵەتی لە فرۆشتنی نەوتە. ئەو نەوتەی کە فرۆشتوتی لە بەندەری جیهانی تا بەندەری جیهانی بەڕێکەوتن بووە لەگەڵ تورکیا بە بۆری براوەتە تورکیا، لە تورکیاوە براوەتە بەندەری جیهانی، لەوێ بە شێوەیەکی نیمچە قاچاق فرۆشراوە بە کڕیاران. یعنی ئەوە نەبووە نەوتێکی با بڵێن بە شێوەیەکی یاسایی سەروەری یاسایی هەبێت وەکو دەوڵەتان بفرۆشتێ. سەرباری فشارە یاساییەکانی سەر هەرێم و دۆڕاندنی سکاڵاکان، بەڵام بەرپرسانی هەرێم دەڵێن بیرەنەوتەکانی هەرێم تازەن و دوای ساڵی 2023 لێدراون، بۆیە گرفتی یاسایی و دەستوریان نییە لە کاتێکدا بڕیارەکانی دادگا بە جۆرێکی ترن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان. بۆ بەدواداچوون لەسەر ڕێکەوتنی دوێنەی لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان لەسەر دۆسەی فرۆشتنی نەوتی هەرێم، کورد کۆنەکشن میوانداری داکتەر یەریڤان سعید مامۆستا و ئەکادمیست لە زانکۆی کوردستان و توێژەر لە پەیمانگای کەنداوی عەرەبی لە واشنگتن دەکەین. سوپاس دکتۆر یەریڤان، بە کورتی حەزەکەین گوێ لە خوێندنەوەی جنابت بگرین لەمە ڕێکەوتنی دوێنێ لە نێوان بەغدا و هەرێمدا. پێشە شتێکە بێەوە بۆ تێکەم ڕێکەوتنیشی کاتیە، واتە لەسەر تا ڕادێکی زۆر هەمان شێوەی ڕێکەوتنەکانی پێشووی حکوومەتی یاریمی کوردستان لەگەڵ بەغا وەرەگرێت لەبەرەوە ڕێکەوتنەکە کاتیە، هێشتا نەبووە بە ڕێکەوتنیی سیاسی، نەبووە بە ڕێکەوتنیشی یاسایی، و کاتێک ئەم ڕێکەوتنە شێوازێکی یاسایی وەرەگرێت، کاتێکە یاسای نەوت و غاز لە عێراقا دەرەچێت، وە لە بیرشمان نەچێم ڕێکەوتنە تەنها بۆ کراوە بۆ و دووبارە دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت لە هەرێمی کوردستانەوە بۆ بەندەری جیهانی. هێشتا دیتێڵێکی زۆر ماوە وەرجێشتە پێگەێنراوە بۆ ئەوەی کار لەسەر ئەو دیتێڵانە بکەن. باشە دکتۆر یەریڤان، ئەو یاسای نەوت و غازە کەی هەموار دەکرێت، کەی لە پەرلەمانە پەسەند دەکری؟ یعنی ئێمە چەند ساڵێکە ڕێک ئەوە هەیە، بەڵام دیسانەوە پرسیارەکە لەوەدایە ئایا ئەم پێشۆچوون یان پێشاتەکان لەسەر فرۆشتی نەوتی هەرێم و بڕیارەکە ئەبێ بەهۆی ئەوەی پەلە لەو یاسایی نەوت و غازە بکرێ؟ لە ڕاستیا کاتێکە حکوومەتی محەممەد شیا سوودانی هاتی سەر حکوم، بەڵێنەوەیە کە لە ماوەی 6 مانگە ئەم یاسا دەرچێ، بەڵام ێستا 5 مانگ و نیو تێپەڕیوە نزیکەی تەنان 6 مانگیش بێتەوە، بەڵام یاساکە دەرنەچوە هەرچەنە کاری تیاکرێ، بەڵام ئەم کارانە زۆر تەکنیکی زۆر وردن لە برەوەی کە دەستوری عێراق ڕوون نییە دەربارەی ئەوەی دەسەڵاتەکان چۆنچۆنیندا بەشەکرێتەوە پەشتەی بەسەر هەرێمەکانەوە، وەروە حکوومەتی فیدراڵ چ دەسەڵاتێکی هەیە و هەبوونی ئەم ناخۆچیانەش لە بەندە جیاوازەکانی دەستورە وای کردووە کە زۆر قورس بێ بۆ ئەوەی لایەنە جیاوازەکان بە تایبەتی کورد ڕێک بکەوێت لەسەر ئەو یاسا و دەربچێت، چونکە لە 2005ەوە ئیش لەسەر ئەم یاساکرێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئەوروپا و هەروەها نەتەوە یەکگرتووەکان، بەڵام هێشتا نەتوانراوە ئەم یاسا دەرچێت لەبەرەوە هۆکارانی کە باسم کرد. بەڵام بەهۆی ئەوەی کە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا تا ڕادەیەکی زۆر بڵێن لە ڕووی یاساییەوە شکست خواردووە لەسەر ئاستی نێودەوڵەتی وەروە لەسەر ئاستی ناوخۆیە، تەسەوەر کرێت کە هەندێک سازش بکات لەسەر ئەو مافانەی کە پێشتر داوایە کرد. دکتۆر یەریڤان، تۆ ئاگاداری بابەتی ڕێکوتنەکانی 10 ساڵی ڕابردووی هەرێم لەگەڵ کامپانیەکان لەگەڵ بۆ مەسەلەی فرۆشتی نەوت، یعنی بە ڕێکەوتنی دوێنێ لە نێوان بەغدا و هەرێم ئەو قەرزانەی کە لەسەر هەرێم ماون لە فرۆشتنی نەوت چی بەسەردادێتن؟ لەمە دووە حکوومەتی فیدراڵ و سۆمۆ بەرپرس دەبن یانش هەر لەسەر هەرێم دەمێنن؟ ئەوە یەکێکە لەوانەیە کە هێشتا ڕێکەوتنی لەسەر نەکراوە. لە ڕاستیەوەکو ئاماژەم بکرد ئەم ڕێکەوتنیشی کاتیە تەنها پەیوەستە بە دووبارە هەنارگردەکردنەوەی نەوت لیژنە پێگەنراوە، لیژنێک تەکنیکی، چونکە ئەمانە لە ڕاستیا پرسی زۆر ئاڵۆزن. ئایا حکوومەتی فیدراڵ ئامادەیە ئەو هەموو قەرزەی کە هاتووتە سەر هەرێمی کوردستان لە ئەستەوە بگرێت؟ تۆ تقریباً باز لە تقریبا تاوەکو 15 ملیار دۆلارەکەی، و
تقریبا 5 میلیارد دلاری ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەریگرتووە لەو شەریکانەی کە پێشتر نەوتی کوردستانیان نەکردین بە شێوەیەکی پێشەکی و هێشتا نەوت نەدراوە بۆ کۆمپانیانە. ئەمانە هەمووی لەسەر مێزی گفتوگۆن و ئەبێت چارەسەریان بۆ دامرێت. چارەسەرەکە چۆنیە یان نا، بەڵام یەکێک لەو چارەسەرانەی کە بڵێن پێشنیاز کراوە ئەوەیە کە لە حکوومەتی فیدراڵدا و لە حکوومەتی هەرێم کردووە کە ئەم عەقدانەی لەگەڵ کۆمپانیای نەوتەکان هەیە ئەبێت دووبارە پێداچوونەوەی پیاکرێ ئەبێ عەقدی تازە ئیمزا بکرێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان هەرێمی کوردستان و هەروەها لە بەرژەوەندی عێراقا بێت. دکتۆر ریڤان، لە ڕۆژی مناقەشەکردنی نامەی دکتۆرای جەنابەت من ئامادە بووم. ناوەڕۆکی نامەکەتش ئەوە بوو کە نەوت دەبێ بەهۆی مەینەتی بۆ خەڵکی ئەو ناوچانە کە ئیستیقرارەتیانە. ئەوەی کە بووە هەرێمی کوردستانی ئێستا نمونەیەک لەوەیە، یەکێک لە نمونەکانە؟ بەدڵنیەوە یەکێک لە نمونەکانە، چونکە یەکێک لەو شتانەی کە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە کاتوانە ئیشی لەسەر بکرێتەوەی کە هاوڵاتیان نەکران بە بەشێک لەم پرۆسە گرنگە و حکوومەتی عێراقیش و هەروەها دادگای نێودەوڵەتیەکان ئاگایان لەوەیە کە تا چەندێک بڵێن هۆکارەکانی گەندەڵێکان تا چەندێک نەبوونی بتمان نێوان بڵێن هاوڵاتیان و حکوومەتە جیاوازەکانی بڵێن ئەوانەی کە لە کوردستانە بوو کە تا چەندێک هەیە. بیرمیە لە 2006 پەرلەمانی عێراقی یاسایەکی دەرکرد لەسەر کەرکووک کە درژ بە کورد بوو، ملیۆنە کەس هاتنە سەرجادە، بەڵام یاسا بینین کە پرۆسەی نەوت وارەوە کەرتی نەوت کە زۆر گرنگە بە درێژایی مێژووی کورد هەوڵی بۆ کۆنتڕۆلکردنی ئەم کەرتە گرنگەیە. هۆیەکەی چییە؟ ئەبینین کە بڵێن دادگای عێراق، دادگای فیدراڵی یاسا دەرەکە خەڵک تا ڕادێکی زۆر پێی خۆشە سەری سۆشیال میدیا کاردانەوەی خەڵک. هۆیەکەی چییە؟ ئەبینی دەستەی هۆکارەکەی کە هاوڵاتیان نەکران بە بەشێک لەما و هەروەها کەرتینەوە زۆر ناشەفا بووە لە هەرێمی کوردستانەوە و تا ڕادێکی زۆر هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەند نەبوون لەم پرۆسە و هەروەها نەوتیش بووەتە هۆی ئەوەی کە دوو جۆر نایەکسانی پێک بهێت دروستکە لە هەرێمی کوردستانە. نایەکسانیە کە پێوتێت ئاسۆیی وەروانە نایەکسانی ستونی لەسەر ئاستی شارەکان لە شارێک تا شارێکتر ئەڕۆی دەنواری جیاوات تەنانەت لە ناو یەک شاریشە ئەبینیت کە جیاوازێکی زۆری دروست کردووە، هەمووی بەهۆی هەبوونی پارەی نەوت و هەروەها ئەو شەریکانی کە لە هەرێمی کوردستانیان هۆکارەکەی ئەوەیە کە پارەی نەوت بە ئاسانی کۆبێتەوە لە دەستی چەند کەسێکە کە ئەمەژە بێتێ هۆی ئەوەی کە نایەکسانی دروست بێ، خەڵک بێزار بێ، بێتاقەت بێت و هەستن کە بەشێک بین و نەوتیش ناگەڕێتەوە بۆ ئەوان. دکتۆر ریڤان سعید، مامۆستا و ئەکادمیست لە زانکۆی کوردستان و توێژەری پەیمانگەی کەنداوی عەرەبی لە واشنگتن ئێستا لە هەولێر لەگەڵ مابوو. زۆر سوپاس. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. نێزیکی 40 ڕۆژان مانە ji بۆ هەڵبژاردنین سەرۆککۆماریê û پەرلەمانی Tirkiyê jî xuya dike ku qada siyasetê li Tirkiya gelkê çalak û tevgerek mezin têgirin. Ozlam yasak hevkara min ha bi me re li stûdî ji bo bizanibin Ozlam spas bû tu amadeyî. Helbijardin ji bo serokatiyê zelalbûne çar namzet hene lê ji bo perleman çi têkirin? بله براستی خباتین سر پارلمانتریه وی هفته ده ته چاور لبنده کو و امجد شوپینن کو گلک زیده بویه داخل جبر کو پارتین سیاسی کو دکوین هل بجارتنه گری حیا روجا شمیه ایواره لیسته خوی بر بجارتیه تسلیم رادستی لیجنه هلبجارتنا ترکیه بکن یا سکا بکن داخل ترکیه 36 پارتی دکوین هلبجارتنه و هنک جوان وکی تیجی زانی امدمه کو آگاهدار دکن دناف چار هفبندین جدا دکوین و لترکیه اوه بو دما سردما 28 یا پارلمانتریه هل بجارتن ورن کرن 600 پارلمانتر ورن بجارتن د 36 ببورینه قادن
بنگهین ین هلبجارتنه هاتنه دیار کرن بو ویجی او سیستما ده هنگ دبیجن کو بمگه سیستمک فرانسیه و لگور سیستما نونرتیا به دنگین رژیی اوی ورت دارخستن بو ویجی ام دبینن کو دناوان پارتیاندا خباتک چالاکیک گله گرینگ ام دبینن و وکمیناک تی لبنده کو پارتیا اردوغان یا AKP جوینین خود دمشینن و اوی بريارة هري داوي أردوغان بدأ سر ببجارة. باشا برنامج وان أو شو برنامج خواب بخلق الناس كرن أو بارت تبع اتفاقا. هري دوی قاعده داجی ام گد بینن کو گلگ مجولم پارتیان سیاسی بشتار جوین اندبن بشتار گلگ تلویزیون اندبن و لسر برنامه خو داخویانی انددن لسر آبوری پیشروجا ترکیه لسر جوانان و جنان و عالی اندن داجی وکی ایرو محرم اینجا کو اوجی بربجار سروکماریه لانقره مشکل داردخه ام گاوال اتفاقا کد و آزادیه کو HDP و پارتیا کسکیا چپجی پارتیا هری سرکیه دورده ام دبینن کو اوفیسو خوده که وک میناک ایرو لا آمده اوفیسا یعنی آواهی هلبجارتنی یا جنان وکر و به بشتربونا هفسروکا پارتیا چپ HDP ببورینه پروین بولدان لورده بیجه کو ev deslatariya Erdoğan heri pır civan u jinan detirse. Özlem am dizanin dehal bejatrin buri da Salahdin Demirtaş afseroki beri HDP gelki çalak bu gelki karigeriya xoş bu peyamin xwad zindanê dişandin nehajî di zindanê da ya çalakya wî heye wî bawerî wî gotina xwe li ser mesela bijatina heye? Bi rastî me dema ku bi dest bernameyê kir wî jî li ser Twitterê wekî tu zanî Demirtaş li ser Twitterê daxuyaniye xwe de da wî jî got ku nîqaşên rêka diyarkirina berbijaran di nav îtifaqa me da qediyaye em li bang hemû kesan dikin ku ji vir şûnda ji bo partiya çep ya kesk bixebitin û Armanca Kurdan u HDP u Partiya Çep eve ku de hilbijartına da heri kim set parlamenter bi dest bixe u nunertiya xwe de parlamentoya Türkiye'de bidomine. أمي بري خبدي كاني ويتشي بالفا بين هالبتا أمي مثلا هالبجاتنا بشو بينن وروجعنا جي أمي بحث بكل ميزان راسته داخل أمي بشوفينا قال كي سباس أظلم أوكي لواني وبجوشك مازن أوفيسا هالبجاتنا يا بارتيا كسك أتشبج آلية دايكن أشتيفا هاد فكرنا فجارة يكمك أوفيسا هالبجاتني أفي بارتيا لباجار واني تي فكرن رايا دارن هذا بيجي جبر قفا قرتنا بارتيا خو بريار دان كو بنافي بارتيا كسك أتشب بكفن هالبجارتنا بامنيني دنجي أمريكا عارف أصلاً دي بيجاكو دي فكرنا أوفيسا هالبجارتنا دا تني آلاين بارتيا كسك أتشبان هاتنا بلند كرن كو هالبجير جي دمكن دا وي بارتي نو نازبكن لوانه به جوشک مزن اوفیسا هلبجارتنه یا پارتیا کسکا چپ جالی دایکن اشتی و هات وکرن. افجارا اوله کو اوفیسا هلبجارتنه یا پارتیا کسکا چپ لباجار وانه تی وکرن. اف پارتیا من نو وکری جی بو ما سرکفتم بید ام حمد و پارتیا ده الله امی راهیت خواب بده الله امی سرکفن ازناه خودی که امی سرکفن دی بو ما سرکفتم بید. ریوبرین HDP مهابوری لهمبر گفا گرتنا پارتیا خو بریاردابون کو دبن ناو پارتیا کسکا چپ بکوین هلبجارتنی دما وکرنا اوفیس هلبجارتنی دا تنی آلین پارتیا کسکا چپ هاتبون دالقاندن کو هلبجر دمکن دا پارتیا نو ناس بکن وی پارتیا نه ایرو اف پارتیا نه دایه نه پیشیه اف هزالب گرتن هزالب قاپات کرد هما کرد همیشه خودانه یک ساعت جیماوه و پارتیا yeşil part sol parti qapat ke diyse یک ساعت جیماوه aynı millet Kürdistan aynı یک حمیر بشیجی
ام سر کم کس من کاره او پیش روزا ما پرقوت لیه ام پیش ده هرن ام سر کم کس اچ من کاره او دمک بری بو دو گوتن ام سری و دالیخن ام هن من کاره آنها ایدی ام مسری خوراکیه کس من کاره خود هست که ام سر کبن هر بیجی آزادی کردستان بانگای کی بودایی که بو گلی کرد همه بلا بری خوب دنه وی چونا دنیای چیل مهاتیه وی ظلمال سر سریمه وی نخوشیال سر سریمه وی اوی ام سر خوراکین دایک گنج ادمه دایک ادمه یاشلی ادمه همه بتاو دا دست خوب دنه ایک ام همه گلی سر کون هیجای برخصنه کو اتفاق کد و آزادی و اتفاق دموکراسی و آزادی کردان د 14 گولانه دا به ناو پارتیا کسکا چپ بکوین هلبجارتنان عارف آستان دنگ امریکا ده هلبجاتنین ترکیه ده گلک جاران نامزدین سربخا ده کون هلبجاتنان و گلک جاران جی شیخ و سیدان باندور لسر دنگ دران هیا یک جوانه سید هاشم هاشمیه کو سروکی بری اشارهداریا جزیری بویا حتی نهاجی بی بریار ندایا که ده پشتوانیا چه آلی بکا لی پیامدین دنگی امریکا خاجی جان فارقین راپورت تکشان دیا لسر باوریا کردان جبو هلبجاتنین 14 گولانه Türkiye ket prosal bijartine partiyen siyasi dide hemehida namzede failan dikin. Ji bo hilbijartinê ji bilî partiyan hin taka kes jî hene ku ji ber taybetmendiyên xwe serbuxwe jî bikevin hilbijartinê bi dehan hezar dengan digirin. Hin ji wan mirovên navdarin, hin ji wan Eşîr Hinkesşî şêx û mişeyxin. Yek ji wan Seyid Haşim Haşimiye ku ew kurê Şêx Seyid Qadir e nişteciyê cizîrê ye. Dibêje neviyê Seyidan e û li Amed û Cizîrê bi hezaran dengderî wî hene ku piranî wan mirîdên bav û kalê wî ne. Ji hilbijartina 2018 birda hesa wî nedihat. Lê di prosal bijartinê de li Amedê bi bernameyek iftariyê carekî din hat pêşverê rojnamevanan. Li holeyek dawetê ji bo 5000 kesan şîva iftariyê da. Piraniya mêvanên şîvê dengderên wî bû. Haşimî salê notî da li Cizîrê şaredar bû. Dema awareyên Helepçê bazan sînorê Tirkiyeyê wî gelek alîkariya wan kir. Dostaniya wî jî heye bi rêveberiya hikûmeta Herêma Kurdistanê ve. Li salê notî da jî ji Amedê du caran bû parlamenterê Refahê. Siyaseta pêşiya de bawerke tiştê zevan xuya nake. Yani kîj hez kîj ittifaq ser bikeve şêlû hê zelal nebiye. Di Türkiye'de siyaset carna 24 saata têgihartin hê gelek maye mirû ancak ji beriya hilbijartinê heftiyek bimîne mirû fehm dike hewaya siyasetê çi ye mirû fehm dike lê zû e. Hilbijartina 2018 da ji Partiya Saadetê bû namzedê Amedê. Di hilbijartina 2015 da namzedê AKP bû û dî heftê mijdarê da jî serbuxwe bû. Di hilbijartina Serokkomariyê da di sala 2018 da piştevaniya Partiya Saadetê kir. Li bernama şîva iftariyê de anî ziman tifaqên heyî di nava xwe da baweriyek çê nekirine lewma hê jî bawerî bi wan nayîne. Ew dixwaze temaşebkeka piştgiriya kîjan tifaqê bike. Wî got divê siyaset ne armanc be ji bo post û payeyan. Divê bibe navgîn ji bo xizmeta gel. Haşim Haşimî destnîşan kir gelek wezîr wekîl hatin çûn ku armancan postê paye bû lê di bîra gevda kêliyek jî cî negirtine. Gelo mêvanên şîva Haşim Haşimî li ser siyaseta Tirkiyeyê çi dibêjin û ew ê dengê xwe bidin kîjan tifaqê. Xalq tev perîşan e tev ew ke îşsiz e van genca tamam kiça da mane tamam perîşan bûne îş siasî qedandine. Kî me bi nîskayî me be pirsgirêka gelek Kurd û mafê pirsgirêka aboriyê kî bi kar bîne em ê dengê xwe bidine wî. Niha jî êk û nîskayî ji me re dike yanî nîskê komara me de Kemal Kılıçdaroğlu. Hacı Can Farqîn, Dengê Amerîka, Amed. زێدەبوونەك بەرچافتی دیتن di hejmara êrîşên nijadperestiyên lê dijî Kurdan de li parêzgehên Rojavayê Tirkiye di 3 Nîsanê de Ankuberî di rojan sê karkerên Kurd li bajarê Bodrûmê ji ber ku bi Kurdî de axiftin rastî êrîşekê bi çekan û bi daran hatibûn. Wan tu direyan ew karker birîndar kirin û gef li wan kirin. Gelo ev rûda û çawa bû û ev dê çend dê
نحزی و نجات پرستی تناب جواکا ترکیه دا زیده بکا کومالا مافین مروفان اف پرس شوپاندیا و بریز حسین کوچکو بالابان سكرتيري قشتي كومالي نهار راسو خب مرة يا أبرز حسين قال كي سباس بو دميوا يعني أف إيريش لساروان سيكسان تشاوابو وشاندي أف رانجا إيريشين ديجي كردان دوباره دبن سلاو رئيس از سريدا سلابن خد دشنم جبو و جبو بشتروانن و تماشوانن و گفتروانن و وکی هنزانن نجات پرستی جهرکی تناف گل دا وک جهرکی د ترکیه جی گلکی yani گلک سالان yani ev damızrandırı komari nezki ses salan bu her rengi yani ne tane jubo kurdan jubo kesen olevan judaya kesen aliye cinsi da yani cudati olan he aliye romanti aliye işte yani her rengi civaki yani dibin hedefa nijat peresti Liban mehi David Aji hun veki hun zanın li Bursa'ya dest bekir ama Ahmet sportif bu maçeki çuybi Lüvi demede dest bekir gav her heremi Türkiye nezki yani gora ditleme gora rapme nezki mehke nezki جاران اريشن نجات پرستی آتن باشا كيكي حسين او كسين إليش عندكن تين جزاكرن تين قرتن تين برشاف كرن يعني جزاك شوان رها يعني وسط درباز دبا yani ev erişin nijat peresti ez bavar dikim aliye ne cezakirni destur edigirin ne cezakirni cesaret edigirin و به وی رنگی ev نجات پرستی erişin نجات پرستی devam dikin. Jibok dadgah و aliye evlakariye de aliye dadgahiye de aliye mahkeme de zede ev نجات پرستی ne ceza kirin. بله برز حسين كوچكبان و داخوينك نيفيسكيجي لسر إريشا بري چند روجان وشانديا هون داخوازا چه ديكن هون چه دبيجن دوی پیام خواه نویسی دا دبین yani veki unzanın devletin yek büyü milletin yek büyü hazarı nesatı çeşti anda run iştini da bir yer girtin ev bir yer çubu gelo ev bir yer Nijat peresti her rengi nijat peresti kadahe her millet her civaki parça civaki ve birmuyet bu maf gerek hani bir azadi mafeha bir karbinin ev bir yer hatın girtin le disan yek ya Avrupa'yı donzday evi donzday ruperi evi yekti Avrupa evji nijat peresti kadar kir em dixwazin serî da Tirkiye tarafê van rûperan bibe pêşûman bibe di civakê de nijat perestî û qanûnan da nijat perestî gerek cezayekî mezin bide başa em dinerin nijat perestî heyana li ser nijat perestî tu ceza ne hatine dayîne başa ew kesên van renge êrişên nijat perestî dikin bi awayek rêxistî dikin yan her ji cemxwe wan kara dikin yani gor ditine me ev erişan ne bi ser bixane ne yani civakê de işte ne mesele şahsine le aliye saziyan pişkiriye digirin le aliye evlakariye pişkiriye digirin ez em verdi fikirin çünkü heyana yani ev tiştana gerekli hole rabiyana le hole rana bu penaber Kürt işte kesin Alevi kesin
Hristiyan kesin yani lücva kede hani cudati çine eriş dibin servan. باوردی که من تشتانم نه شخصینه نه شخصینه باشا یعنی سازیه که بده که اراده که یعنی لپاشبان هه لبر لسربان نجات پرستی او اریشاندان حساب هنه من دخواست بپرسم بکرتی که حسین بکرتی ده قانون دا دماغ ازاگون دا تشتک هیا بندک هیا دەماکویەک ڕاستی عێریشەکە نژاد پەرستی بە هەڕا گلەیی خۆ بکە لە دادگەهێکی یان نا لە قانونەدا نەوا تشتێکی نژاد پەرستی یان جەزاکردن تونێ لێ نەفرەت بەک شتە نەفرەت سوچی یعنی بە ترکی تەنگوتن ئەوێنە و قانونە بنگەیندا işte herkes پێشە قانونە وەکە بە belki işte mafeka bu karbine işte kesi jibo kesi tudati tune tişten var ten nevisinle mahkeme kırın o dat kırın ne da heyana kesi tu kesi nijat peresti bu erişi nijat peresti ceza ne girdi yani مخابن برز حسين كشك بالابان سكرتيري قشتي كومالايا مافين مروفان بمرة بوغل كي سباس صابن سباس دمباش دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئێران هێرشی فڕۆکەیەکی بێفڕۆکەوان بۆ سەر کۆمەڵگایەکی وەزارەتی بەرگری لە ناوەڕاستی شاری ئەسفەهان دوێنێ شەو پوچەل کردووە بە پێی دەستگاکانی ڕاگەیاندنی دەوڵەت. هاوکاتی بەرزبوونەوەی گرژەکانی نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیلدا ئاژانسی هەواڵی تەسنیمی نیمچە فەرمی ئێران بەڵاوی کردووە کۆمەڵگەی ئەمیرالمومنین لە ئەسفەهان ئامانجی هێرشێکی شکست خواردووی فڕۆکەیەکی بچووکی بێفڕۆکەوان بوو کە لەلایەن سیستەمی بەرگریوە پوچەڵ کرایەوە و ئاماژە بەوەش کرد کە هیچ زیانی لێ نەکەوتووە. دەستەیەکە ئەندامێن جڤاتە نوێنەرین کۆنگرسە ئەمریکی دوه سێشەمبووی دەگەڵ کاربەدەستان لە سویدێ جڤیان ji بۆ دیارکردنا پشتەوانیەکی داخوازە ستۆکهۆلمی ڕا ئەندامەتیان ناتۆیە. سوید کو زدەتری 200 ساڵانە خوا دووری هەفبەندیەن لەشکری ڕادگرا داخوازە ئەندامەتیان ناتۆی کریە لێ دوو وڵاتێن ناتۆیە تورکیا و هەنگاریا لە دژی وێنە و پرۆسەیە ئەندامەتیا وێ پاش خستیە لە جیڤیرەکێدا دەگەڵ دەستەیە کۆنگرسە ئەمریکی وەزیری بەڕەوانیا سویدی پێروزباهی لە فەنلاندێ کرد بۆ بدەستخستنە ئەندامەتیە دوه سێشەمبوویە. سەرۆکی دەستەیە ئەمریکی ئەندامی کۆماری کۆنگرسی پۆل جاستن گوت ئەم ji بۆ دیارکردنا پشتەوانی ji ئەندامەتیا سوێدێ دە ناتۆدا هاتنە و ئەم بانگ لە تورکیەژی دیکن وێنا پەسەند بکە. وی گوت ژی ئەس پشتڕاستم کو سوید دێ ببە یەک ji وڵاتên هەفبەندیە. خەڵکی هەڵسینکیش پایتەختی فەنلاند کاردانەوەیان بەرامبەر بە ئەندامبوونی وڵاتەکان لە ناتۆدا نیشانداوە. ئەمە گۆڕانکاریکی مێژووی بوو کە هۆشداری لەلایەن کرملنەوە لێکەوتەوە. بەرزکردنەوەی ئاڵای فەنلاند دوێنێ لە تەنشت 30 ئاڵای تری ئەندامانی ناتۆدا گەورەترین گۆڕانکاری بوو لە دوای سەربەخۆی ئەو وڵاتە و دەستپێکی سەردەمێکی نوێیە. دوای چاوەڕوانیەکی زۆر و کێشمەکێشم فێنلاند بووە سیوەک هەمین ئەندامی ناتۆ. ئەم گۆڕانکاریە مێژوویە مۆسکۆی تووڕە کردووە و بەلەوەی ئاڵاشین و سپیەکەی فێنلاند لەبەردەم بارەگای ناتۆدا هەڵبکرێت مۆسکۆ و هەنگاوە شەرمەزارەکات و بەهێزکردنە سەر بەرژەوەندی ئاسایشی و نیشتیمانەکانی خۆی ناو دەبات. هاوڵاتیانی ئەو وڵاتە ئسکەندەنافیەش بە بڕیارەکە خۆشحاڵن. هەستێکی زۆر ئەرینیمان هەیە دوجار لە هێڵی کۆتایی داین زۆر نایابوو سەرنجڕاکێشە کە پەسەندکردنەکەمان لە تورکیا وەرگرتووە.
بەڵێ لە فینلاند هەمیشە هەستم بە سەلامەتی کردووە، هەستم بە ئاسایش کردووە، بەڵام دڵنیام ئەم هەنگاوە زیاتری دەکات. فینلاند 1300 کیلۆمەتر سنووری لەگەڵ رووسیادا هەیە. لە ساڵی 1939 لەلایەن هاوسێزە بەلاحەکەیەوە یەکێتی سۆڤێتی ئەوسا داگیر کراوە. بە درێژایی جەنگی سادیش لە درەوەی ناتۆ ماوەتەوە. ئەم هاوڵاتیە فینلندیە بە هێندی سربەخۆیی ئەم هەنگاوی بەلاوە گرنگە. بێگومان ئەمە تاکە گۆڕانکاریە گەورەکانە لە دوای سربەخۆیەوە و بەدڵنیایەوە دەستپێکی سەردەمێکی نوێ. پەیوەستبوون بە ناتۆوە فێنلاند دەخاتە ژێر مادەی 5 هەمی هاوپەیمانەتێکەوە کە بەرگری بە کۆمەڵ بەڵێن دەدات کە هێرشکردنە سەر هەر ئەندامێکی ناتۆ بە هێرشکردنە سەر ئەوانی تر هەژمارەکرێت. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. سێ گەمیڤانên ئەمریکی و یەک ژی کەنەدی هاتن دەستنیشانکردن ku di erkê dahatiyê NASAyê bi navê Artemis 2 da dîrokê wê tomar bikin. Dengê Amerîka pêtir li ser pêkhatê vî erkî berfrûyê heyvê heye ku ji sala 1972 were yekem rêwîtî ji wir re kiriye. It's been more than a half century since astronauts journeyed to the moon. بیل نەلسن بەڕێوەبەری ناسا لە شاری هیوستن لە ویلایەتی تەکساس بۆ ناساندنی تیمی 4 کەسی ئارتمیستی 2 بە ئامادەبوونی هێزی بۆشایی ئاسمان و جەنگاوەرە دێرینەکانی بەرنامەی ئەپۆڵۆ و شاتڵی بۆشایی ئاسمان بەڕێوە برد کە پێکاتەبوون لە کریستینا کۆچ، ڤیکتۆر گلۆڤەر و ڕید وایزمان و جێرمی هانسنی کەنەدی. ئەمە تیمی مرۆڤایەتیە. ڕید وایزمان فەرماندەی ئەرکە بۆ ئارتمیستی دووەم لە کاتێکدا کریستینا کۆچ و جێرمی هانسن وەک پسپۆری ئەرکەکان خزمەت دەکەن. وا بڕیارە کۆچ مێژوو تۆمار بکات وەک یەکەم ژن لە ئەرکێکدا بۆ سەر مانگ. هانسنیش کە گەشتێکی لەو شێوەی ئەنجام داوە، نیلسن بەڕێوەبەری ناسا لە کاتی ڕاگەاندنەکەدا جەختی لەسەر ئەو گەشتە کردەوە. ئێمە بڕیارماندا بگەڕینەوە بۆ سەر مانگ پاشان بچینەوە سەر هەساری مەریخ و پێکەوە کارە بکەین، چونکە لە سەدەی 21دا ناسا لەگەڵ هاوبەشە نێودەوڵەتەکانیدا گەڕان و پشکین بەناو گەردووندا دەکات. ڤیکتۆر گلۆڤەر فڕۆکەوانی دەریایی ئەمریکی فڕۆکەوانی کەشتی ئاسمانی ئۆریۆن لە ئەرکی دەڕۆژەی گەشت و هاتنەوە بە دەوری مانگدا تاقیکردنەوەی کارەکانی ئەو سیستەم و ئامێرانە دەکات کە تیمەکانی داهاتوو بەکاری دەهێنن بۆ ئەوەی لە کۆتاییدا بگەڕێنەوە سەر مانگ. لە چاوپێکەوتنیشیدا لەگەڵ دەنگی ئەمریکا پێش ئەرکی ساڵی ڕابردووی ئارتمیس 1 گلۆڤەر وتی ئەو دەرفەتە مێژویە لە ئامێز دەگرێت کە یەکەم کەسی ڕەشپێستە کە بۆ ئەرکی گەشتێکی سەرمانگ دەستنیشان کراوە. خەڵک بەردەوام لێم دەپرسن ئایا بۆ تۆ چەند مانادارە کە منداڵە بچووکە ڕەشپێستەکان چاویان هەڵدەبرن و دەڵێن دایانەوێت وەک تۆ بن. دەزانی چی باڕازگۆ بین، من نوێنەرایەتی ئەمریکا دەکەم، من ئەفسەری دەریاییم و لە کۆمپانیای ناسا کار دەکەم، من نوێنەرایەتی ئەمریکا و منداڵە سپی پێستە بچووکەکانیش دەکەم، منداڵانی مەکسیکی و منداڵە بچووکە ئیسپانیەکان و هەروەها منداڵانی ئێرانیش دەڕواننە ئەم کارەی ئێمە، چونکە ئەمە یەکێکە لە هێمە هەرە بەناوبانگەکانی گەردوون. نەک هەر ئەرکەکە مێژوویە بەڵکو تیمی فڕۆکەوانی ئارتمیستی دووەم دەتوانن لە بۆشایی ئاسمان دوورتر لە هەر مرۆڤێکی پێش خۆیان گەشت بکەن بەکۆی گشتی زیاتر لە 1 ملیۆن کیلۆمەتر دەڕۆن کە زۆر لە مەودای مانگ زیاتر درێژ دەبێتەوە پێش ئەوەی بگەڕێنەوە سەرزەوی. ناسا دەڵێت مەودای ورد و پلانەکە پەیوەستە بە کۆمەڵێک هۆکارەوە، لەوانش بەروایی وەشاندنی ڕاستەقینەی ئەرکەکە. لە کۆتایی ئاهەنگەکەدا ناسا بۆ ناساندنی تیمەکەی ڕید وایزمان باسی ئیرادەی دەستگاکەی کرد بۆ پێشخستنی ئامانجەکان لە بۆشایی ئاسماندا سەر ڕای دووبارە دواکەوتن و زیادبوونی تێچوەکان. سێ وشە کە ئێمە بەردەوام لەم بەرنامەی ئارتمیسدا دەیڵێن ئەوەیە ئێمە دەڕۆین و دەمەوێت هەمووان بیڵێنەوە 1 2 3 ئێمە دەڕۆین. ناسا هیوادارە لە مانگی 11 ساڵی 2024دا کەشتی ئارتمیستی دووەم ڕەوانەی بۆشایی ئاسمان بکات و یەکەم ئەرکی بۆ سەرمانگ لە ساڵی 2025دا ئەنجام دەدات. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی کەین فارابا دەنگی ئەمریکا شیکاگۆ. کۆمەک بەزوانên jinên Erebistana Siûdî ji bo çalakiyeka xar û bezdانê di meha Remezanê de kom bûn bi hêviya ku pêtir jinan han bidin ji bo pêşvebirina tenduristiya xwe bi van renga çalakiyan.
بۆ ئەوەی لە مانگی ڕەمەزاندا بە گورجوگۆڵی بمێننەوە کۆمەڵێک ژنی عەرەبستانی سعودیە لەسەر شەقامەکان ڕاکردن دەکەن بە کەناری شەقامەکاندا ڕادەکەن و ئۆتۆمبیلەکان بەلایاندا تێدەپەڕن هەر ژن گروپێکیان پێگەناوە کە بە دیاردەیەکی نوێ دادەنرێت لە سعودیە لە کاتێکدا سەر وەختێک لەمەوبەر یاساتوندەکانی جاکاری ڕەگەزیان بەسەردا جێبەجێ دەکرا. ئەمڕۆ لەگەڵ گروپی ژنان ڕاکردنێکی ئاسان دەکەین تێکڕای بابەتەکە لەسەر دروستکردنی کۆمەڵگەیەکی وەرزشی ژنانە و ئێمە پشتیوانی یەکتر دەکەین. ئێمە ماوەی 3 کیلومتر بە ئاسانی دەبڕین بە کۆمەڵێک هەنگاو هەندێک ڕاهێنانی هێز دەکەین کچەکان لێرەن و چاوەڕێی چەند کەسێکی تر دەکەین کە بگەن هەندێک ڕاهێنانی خۆگەرمکردنەوە دەکەین و پێکەوە دەست پێ دەکەین. زۆرێک لەو خانمانەی پەیوەندیان بەیانی ڕاکردنەوە کردووە دەڵێن بۆ ئەوەی لە ڕەمەزاندا بە لە جوانی و تەندروست مێننەوە وەرزش دەکەن کە ڕەنگە کاتێکی قورس بێت بۆ ئەوانەی بە ڕۆژون. وەک دەبینیت ئێرە شوێنێکی گشتیە لە شاری ریاض. ئێمە کۆمەڵێک ژنین کە سەر بە نەتەوەی جیاواز و تەمەن و توانای وەرزشی جیاوازمان هەیە هەست بە سەلامەتی تەواو دەکەین بۆ ڕاکردن بەرەبەیان یا وەک ئێستا کاتژمێردەی شەو یا سەر لە بەیانی ڕادەکەین. بارانەوی بێت یا ساماڵ بێت بە سەلامەتی بە چێژەوە ڕادەکەین. هەندێکی دیکە دەیانگو ڕاکردن بە گروپ هەستێکی کۆمەڵایەتی و پشتیوانیان پێدەبەخشێت. بەڕاستی گرنگە لەمانی ڕەمەزاندا بە چالاکی بمێنیتەوە و بە تایبەتی کە کەسانێک هانت دەدەن بۆ ئەوی چالاک بیت بۆیە کاتێک لە گروپێکی ڕاکردندای یارمەتی یەکتر دەدەین بە تایبەتی لە مانگەدا کە خەڵق زۆربیان بە تەمبەلی دانیشتون هەمویان هەست بە ماندۆتی و برسێتی دەکەن. ئەو بۆ ئەوە یەکەمێک چالاکی جەستەیی ئەنجام دەین و هەست بە وزەیە بکەین کە لە ڕۆژدا پێویستمانە. حکومەتی سعودیا لەم دوایانەدا هەوڵەکانی بۆ بەرەو پێشبردنی بەشداری ژنان لە وەرزشدا خسۆتە گەڕ. سەدان خێزانی کورد لە شاری هەرسنبۆرگی ولاتی ڤەرجینیا هەن و زۆربەیان کۆبوونەوە لەسەر مێزی ئیفتار و بۆ پارەکۆکردنەوە بە مەبەستی ئەوەی کە مزگەوتێک لەو شارەدا دروست بکەن. یەحیا بەرزەنجی لەو شارە هەڵبەتە دەژیتن و ئەم راپۆرتەشی ئامادەکردووە بۆ کورد کۆنەکشن. هەر ماڵە و خواردنیەک و پێکەوە بەربانکردنەوە. ئێوارەیە کوردانی شاری هەرسنبۆرگی ڤەرجینیا وەها کاتەکەیان بەسەر بێت کە سەرڕە جێبەجێگەیاندنی فەریزەیەکی ئاینەکەیان کۆبوونەوەیکی کوردەواریانەش بوو. بۆ ئێمە شانی کوردستان دەدا و ئەو کۆبوونەوانە سەرڕای ئەوەی کە ئەو کۆمەڵێک خێزان و کۆمەڵێک هاوڕێ و ئاشنا دەبین بە کۆمەڵێک هاوڕێی نوێی دەرەوە. ئەمریکا وڵاتی فرە ئاینە ئازادی ئاین یەکێکە لە پایەکانی دیموکراسی لەم وڵاتە فرعەت نییە بەڵام کۆبوونەوەی ئەم جارەی کوردان لەم شارەدا خەڵکی ئاینزای دی تێدا نەبوو. ئاخر ئەوان سەرڕای ڕۆژوشکاندن پارەکۆکردنەوەش لە بەرنامەکەیاندا بوو بەنیازن لە ئایندەدا مزگەوت و سنتەرێکی کوردانە بکەنەوە. لە ڕاستیدا ئەو ئێوارە خوانە تایبەتمان کردووە بە کوردەکانی دانیشتوی هەرسنبۆرێک. طبعاًەوە بەس تەرکیزمان لەسەر کوردەکان بووە. بێگومان ئێستا ئەوە بۆنەیەکە کە حەزەکەین خەڵکانی جیاوازمان نەژادی ترمان تێدا بێت بەڵام وەکو پێم وتی تایبەتە بە کوردەکانەوە لەبەرەوەی ئیش لەسەر پرۆژەیەکی کوردی دەکەین کە دروستکردنی مزگەوتێکە بۆ دانیشتوانی شارەکەمان شاری هەرسنبۆرێک. بێگومان ئەو شوێنێکی ئێستا پێشمان دراوە کە دەیبینن لە مێنەنایەتەکان پێیان داوین. ئەم کۆبوونەوانە بۆ منداڵ و گەنجەکان تامولەزەتێکی تری هەیە سەرڕای یەکتربینین ئەو هەموو خواردنەی کەیبانە کوردەکان کە هەر ماڵە و خواردنی خۆی لەگەڵ خۆی داهێنا بوو تامولەزەتکردنی دەسەواری جیاواز. حەزم لێتی لەبەرەوەی ڕۆژێکی ڕەمەزانە و هەمووش خواردنی جیاوازمان خواردووە. خێزانەکان پێکەوە کۆبووینەتەوە بۆ منداڵەکانیش خۆشیەکی زۆر بوو. کۆبووینەتەوە بۆ ڕۆژ و شکاندن و خواردنە کوردیەکانمان تاقی کردەوە کە لە خێزانی جۆرا و جۆرەوە هاتبوون. لە هەمان کاتدا پارەشکۆ دەکەینەوە بۆ دروستکردنی سەنتەری سەلاحەدین لە ئایندەدا. ڕەنگە کۆبوونەوەی بەم چاشنە لە زۆر شوێنی دی کوردستان بوو بێبەژە ڕۆتینی ژیان و سەرخاڵیەوە بەڵام لە تاراوگە هێشتا کۆبوونەوە خێزانەکان جمەیان دێت. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا شاری هارسنبرگ ولاتی ڤێرجینیا.
هەڵبەت گەلک لایەنی سیاسی وان دەلیڤیان بە فرصەت وەردەگرن ji بۆ ku بانگەشەی ji بۆ خوا بکەن ئۆزدام ji بۆ هەڵبژارتنا لە تورکیە مەسەلا ڕەمەزان و ئیفطارێ تێبکارینان؟ gelek bitin bikaranîn herî dawî dexîl do êvarê Serokê Tirkiyeyê Recep Tayyip Erdogan fitarek gelek mezin li İstanbulê li darxist û li wir jî got ku ev remezana ku di dema pêvajoya hilbijartina ev bibe sedema Tirkiyek mezintir û serketîtir. û Mehdî Seyid Haşim Haşimî jî dîsa iftarek ji piştevayên xwe re çê kiribû. Bi vê çandên tîn dawiya bernameya Kurd Connection heta sibehî digeyîne hêk mihîviya xweşî û şadiyê ji we re dikin. Xuda hafiz.